ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ شەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. پەیامی کۆمەڵێک لە گەنجانی شۆڕژگێڕی سنە بۆ درێژەدان بە شۆڕشی ژینە. برینداربوونی گەنجێکی شاری سنە بە تەقەی هێزەکانی سوپای پاسداران. دەست بەسەرکردنی چالاکێکی مەدەنی کورد لە خۆراسانی شومالی. سەپاندنی سزای زیندان بەسەر هیوا بەهین لە بۆکان. گواستنەوەی ئەرسەلان یوسفی بۆ زیندانی بۆکان. بێبەشکردنی زەینەب جەلالیان لە دەرمان و دیدار لەگەڵ بنەماڵەکەی. خۆپیشاندانی خەڵکی ڕۆژئاوا و باشووری کوردستان دژ بە هێرشەکانی تورکیا. ناڕزایەتی خوێندکاران لە زانکۆی زانیاری پزیشکی تاران. بەیانی هاوبەشی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دژ بە سەرکوتی خەڵکی عەرەب لە خوزستان و پەرەسەندنی توندوتیژی دژ بە ژنان لە ئێران. پەیامی کۆمەڵێک لە گەنجانی شۆڕژگێڕی سنە بۆ درێژەدان بە شۆڕشی ژینە. بە پێیەوەی دیوانەی بەدەستمان گەیشتووە کۆمەڵێک لە گەنجانی شۆڕژگێڕی شاری سنە بە دەنگێکی بەهێز دەڵێن شۆڕش درێژەی هەیە و نەکوژاوەتەوە. ڕێگەی گیان بەخت کردوانی ڕێگای ئازادی زیندووە و تاگەیشتن بە ئامانج درێژە بە ڕێگا و ڕێبازیانە دەین. گەنجانی شاری سنە بە بڵاوکردنەوەی وێنەی هەمیشە زیندوو ڕامین فاتحی کە لە گرتوخانەی ئیتلاعاتی ڕژیم و لە ژێرە ئەشکەنجە گیانی بەخت کرد ڕایانگەیان. ڕفاندن، ئەشکەنجە، زیندان و ئێعدام ناتوانێت دەنگی مافخوازی و ئازادی خوازیمان کە بکات. ڕێگەی شەهیدانی شۆڕش ڕێگای سەرکەوتنە و درێژە بەو ڕێبازە ئەدەین. برینداربوونی گەنجێکی شاری سنە بە تەقەی هێزەکانی سوپای پاسداران. ڕۆژی پێنجشەمە 27 بەفرانباری 1403 کاتژمێر 2:30 خولەکی پاشنیوەڕۆ هێزەکانی ئیتلاعاتی سوپای پاسداران بە 2 ئۆتۆمبیلی ڕەش و تابلۆی سوورەوە گەنجێکی خەڵکی سنیان بە ناوی ئاریان عەتایی کوڕی جەبار بە تەقەی ڕاستەوخۆ لە پشتەوە بە سەختی بریندار کرد. بە وتەی شایەت حاڵان هاوکات لەگەڵ تەقەکردن لەسەری ئاریان عەتایی ئۆتۆمبیلێکی تیبای ڕەنگسپی هەوڵی دزینی ناوبراوی داوە و زانیاریەک لەسەر دۆخی تەندروستیە و گەنجە لە بەردەستانیە. جەبار عەتایی باوکی ئاریان زیندانی سیاسیە و لە گرتوخانەی ئیتلاعاتی سنە زیندانی کراوە. ئاریان هەموو ڕۆژێک لە بەردەم ئیدارەی ئیتلاعات دژ بە ناڕوونی چارەنووسی باوکی ناڕەزایەتی دەربڕیوە. بەڵام ڕۆژی ڕابردوو بە کرێگیراوانی کۆماری ئیسلامی لە پشتەوە تەقەیان لێ کردووە و ئەو گەنجەیان بە سەختی برینار کردووە. دەست بەسەرکردنی چالاکێکی مەدەنی کورد لە خۆراسانی شومالی. مەحموود نیرومەند چالاکی مەدەنی کوردی خەڵکی شارستانی دەرگەز لە خۆراسانی شومالی بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی 1 ساڵ و 6 مانگ بەندکرانی دەست بەسەر و بۆ زیندان ڕاگوێزرا. بە پێی زانیاریەکان هێزانیەکانی ڕژێم بەش لە شاری دەرگەز کاتێک مەحموود نیرومەند براکەی بۆ نەخۆشخانە دەبرد ناوبراویان دەست بەسەر و بۆ زیندان گواستوتەوە. مەحموود لە ساڵی 1400 جارێک دەست بەسەر و سەرەتا بە تۆمەتی تەبلیغ دژی نزام و هاوکاری لەگەڵ گروپە نایارەکانی ڕژیم بە 10 ساڵ زیندان مەحکوم کرا. بەڵام حکومەکەی بۆ 2 ساڵ و 8 مانگ زیندان کەم کرایەوە. مانگی ڕێبەندانی ساڵی 1401 کەوتە بەر لێبوردنی گشتی و ئازاد کرا. ناوەندە ئەمنیەکانی ڕژیم ماوەیەک لەمەوبەر پەروەندەی تازەیان بۆم چالاکە مەدەنیە دروست کردووە و مەحموود نیرومەند بە 1 ساڵ و 6 مانگ زیندان مەحکوم کرا. سەپاندنی سزای زیندان بەسەر هیوا بەهین لە بۆکان. هیوا بەهین شارومەندی خەڵکی بۆکان لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارە بە 6 مانگ زیندانی تازیری مەحکوم کرا. ڕۆژی 4 سەرماوەزی 1403 هیوا بەهین پاش بانکران بۆ ئیدارەی ئیتلاعاتی بۆکان دەست بەسەر و پاش ماوەیەک ئازاد کرا. ڕۆژی 26 بەفرانبار ئەو هاوڵاتیە لەلایەن دادگای ئینقلابی بۆکانەوە بە تۆمەتی تەبلیغ دژی نزام بە 6 مانگ زیندانی تازیری مەحکوم کرا. گواستنەوەی ئەرسەلان یوسفی بۆ زیندانی بۆکان. ئەرسەلان یوسفی هاوڵاتی تەمەن 30 ساڵەی خەڵکی گوندی سەلامەتی سەر بە شاری بۆکانە. ڕۆژی 25 بەفرانبار لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر و بۆ زیندانی ئەو شارە ڕاگوێزرا. ئەرسەلان یوسفی ڕۆژی شەممە 14 گەلاوێژ پاشبانکران بۆ ئیدارەی ئیتلاعات دەست بەسەر و پاشماوەیەک ئازاد کرا. ناوبراو
دواتر لەلایەن دادگای ئینقلابی بۆکان بە سەرۆکایەتی قازی کیشوەری بە تۆمەتەکانی تەبلیغ دژی نظام و بێڕێزی بە ڕێبەری بە 5 ساڵ زیندانی تازیێری محکوم کرا. بێبەشکردنی زەینەب جەلالیان لە دەرمان و دیدار لەگەڵ بنەماڵەکەی. ماوەی زیاتر لە 100 ڕۆژە بەرپرزانی زیندانی یەزد زەینەب جەلالیان بەندکراوی سیاسی کوردیان لە دەستڕاگەیشتن بە دەرمان و دیدار لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کردووە. زەینەب جەلالیان لە 18مین ساڵی بەندکرانیدا تووشی نەخۆشی گورچیلە سیستەمی گەوارش و چاو بووە، بەڵام بەرپرسانی زیندانی یەزد بۆ دەستڕاگەیشتنی بە دەرمان مەرجی واژۆکردنی لێبوردن نامەیان داناوە و ناوبرا و قبوڵی نەکردووە. ماوەی زیاتر لە 100 ڕۆژە ئەو بەندکراوە سیاسیە لە دیدار لەگەڵ بنەماڵە و دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کراوە و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ سەبارەت بە دروستبوونی مەترسی لەسەر ژیانی زەینەب هۆشداریان بە دەستگای قەزایی داوە. خۆپیشاندانی خەڵکی ڕۆژئاوا و باشووری کوردستان دژ بە هێرشەکانی تورکیا. ڕۆژی هەینی 28 بەفرامبار هەزاران شارومەندی خەڵکی ڕۆژئاوا و باشووری کوردستان لە شاری حەلەب و ئۆردوگای مەخمور دژ بە هێرشەکانی تورکیا بۆ سەرکۆبانی و منبەج خۆپیشاندانیان کرد. هاوکار لەگەڵ هێرشە بەردەوامەکانی تورکیا و گروپە جیهادیەکانی سەر بە وڵاتە بۆ سەر ڕۆژئاوای کوردستان و قوربانی بوونی دەیان کەس خەڵکی شۆڕژگێڕ لە گەڕەکەکانی شێخ مەقسوود و ئەشرەفی حەلەب ڕژانە سەر شەقام و خوازیاری کۆتایی هێنان بە کۆمەڵکوژیە بوون. لەلایەکی دیکەوە دانیشتوانی ئۆردوگای مەخمور دژ بە دەوڵەتی داگیرکەری تورکیا ڕێپێوانیان کردو بە وتنەوەی دروشم جەنایەتەکانی دەوڵەتی ئەردۆغانیان لە ڕۆژئاوای کوردستان بە توندی محکوم کرد. ناڕەزایەتی خوێندکاران لە زانکۆی زانیاری پزیشکی تاران. ڕۆژی هەینی 28 بەفرامبار خوێندکارانی زانکۆی زانیاری پزیشکی تاران دژ بە خراپی کوالەتی خۆراک و ژاراوی بوونی خوێندکاران مانیان گرت. بە پێوی دویانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە. خوێندکارانی ناڕازی زەرفی خۆراکەکانیان لە نێو مەحەوەتەی زانکۆ تا هەڵچنیوە و بە کۆبوونەوە خوازیاری ڕێزگرتن لە خوێندکاران بوون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ شەوی پێنجشەمە کۆمەڵێک لە خوێندکاران بەهۆی خواردنی خۆراکی ماوە بەسەرچووی سلف سرویس ژاراوی بوون و ژمارەیەکیان بۆ ناوەندە دەرمانیەکان گواستراونەتەوە و بەرپرسانی زانکۆ ڕێگەیان نەداوە خوێندکارانی دیکە سەردانی ناوەندە دەرمانیەکان بکەن. کردەوەی نایاسایی بەرپرسانی زانکۆ ناڕەزایەتی خوێندکارانی لێکەوتەوە و ڕۆژی ڕابردوو لە نێو مەحەوەتەی زانکۆ مانیان گرت. بەیانی هاوبەشی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دژ بەسەر کورتی خەڵکی عەرەب لە خوزستان. ڕۆژی شەمە 30 بەفرامبار چەندین ڕێکخراوی مافی مرۆڤ لە بەیاننامەیەکی هاوبەشدا دەست بەسەرکردنی دەیان چالاکی مەدەنی خەڵکی خوزستانیان لەلایەن کۆماری ئیسلامیەوە بە توندی شەرمەزار کرد. لە بەشی کێو بەیاننامەیەدا هاتووە دەیان شاعیر، چالاکی مەدەنی، نووسەر و چالاکی ژینگەیی بە شێوەی نایاسایی لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە دەست بەسەر کراون، هێرشی بۆ سەر ماڵی خەڵک، تێکدانی کەلوپەلەکان، گواستنەوەی ڕفێنراون بۆ شوێنی نادیار و بێڕێزی بە خێزانەکانیان، پێشێلکردنی ئاشکرای مافی مرۆڤە و کۆماری ئیسلامی هەموو پەیماننامە نێودەوڵەتیەکانی ژێرپێناوە. سەرکوتگەریەکانی ڕژێم لە پارێزگای خوزستان بە مەبەستی لاوەزکردنی شوناسی فەرهەنگی کۆمەڵایەتی و سیاسی خەڵکی عەرەبە و داوە لە هەموو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکەین وشارەکانیان بۆ سەر کۆماری ئیسلامی ببەنە سەرەوە تاوەکو هەموو بەندکراوان بێ شەرت و مەرج ئازاد بکرێن. گیان لە دەستدانی بەندکراوێک لە زیندانی قزل حەسار. بەیانی ڕۆژی هەینی 28 بەفرامبار بەندکراوێکی تاوانە کۆمەڵایەتیەکان بە ناوی مەیسەم شوکری بەهۆی بێبەشکران لە دەرمان و تێکچوونی دۆخی تەندروستی گیانی لەدەستدا. بە پێی زانیاریەکان مەیسەم شوکری بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و زیندانی کرابوو. ناوبراو دڵی بە باتری کاری کردو و کاتێک جەڵتە لی داوە بەرپرسانی زیندان ڕێگەیان لە گواستنەوەی بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان گرتووە. سەپاندنی سزای نوێی زیندان بەسەر خۆسرەو عەلی کوردی لە شار لە مەشهەد. خۆسرەو عەلی کوردی پارێزەری بەندکراوی سیاسی لە شاری مەشهەد لە پەروەندەیەکی ساختەدا بە 1 ساڵ زیندانی دیکە محکوم کرا. ڕۆژی 4 بەفرامباری 1403 خۆسرەو عەلی کوردی کە ماوەی بەندکرانی بە مەرج لە دەرەوەی زیندان تێپەڕدەکرد لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر و بۆ زیندانی وەکیل ئاباد ڕاگوێزرا. ناوبراو لە دوا شۆڕشی ژینا پارێزەری ژمارەیەک لە بنەماڵە دادخوازەکان بوو.
ئەو پارێزەرە ئازادی خوازە بە بیانووی بەشداریکردن لە مەراسمی یادکردنەوەی گیان بە خودکردوانی شۆڕش بە تۆمەتی تەبلیغ دژی نظام دەست بەسەر و زیندانی کرا. پەرەسەندنی تند و تیژی دژ بە ژنان لە ئێران. ڕۆژی هەینی 28 بەفرامبەر پیاوێک لە شاری بروجێرد سێ خوشکی خۆی بە بیانووی کێشەی خێزانی کوشت. بە وتەی پۆلیسی بروجێرد بکوژ لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر و ڕایگەیاندووە کە بەهۆی کێشەی خێزانی بەدەمانچە تەقەی لە هەر سێ خوشکەکەی کردووە و هەرسێکیانی کوشتووە. جێگەی ئاماژەیە کە زۆربەی ئەو ژنانی لە ئێراندا دەکوژرێن بە بیانووی پاراستنی ناموس دەبنە قوربانی و لە ژێر ناوی کێشەی خێزانی پەروەندە بۆ بکوژەکانیان دروست دەکرێت و لە توندترین حاڵەتدا بە چەند ساڵ زیندان سزا دەدرێن. تیرۆری دوو قازی جەنایەتکاری ڕژیم لە تاران. بەیانی شەمە 29 بەفرامبەر قازی رازینی و قازی موقەیسە تیرۆر کران. قازی رازینی سەرۆکی لقی 39 دادگای ئینقلابی تاران و قازی موقەیسە سەرۆکی لقی 53 دادگای ئینقلابی تاران بوو. ئەو دوو قازی جەنایەتکارە حکمی ئەدامی دەیان بەندکراوی سیاسیان دەرکرده بوو. لەم ڕووداوە قازی نەیریش بەرپرسی ئەدامی بەندکراوانی دەیەی 60 بریندار و چووەتە کۆما. بە وتەی مدیاکانی ڕژیم بکوژ ئابدارچی بووە و پاش ئەنجامدانی تیرۆرەکە خۆی کوشتووە. قوربانی بوونی دەیان فەڵەستینی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە. بە پێی راپۆرتی ئیدارەی بەهداشتی غەزە لە 24 کاتژمێری ڕابردوودا بەلانی کەم 81 کەس لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر چەند ناوچەی ئەو باریکەیە گیانیان لەدەستداوە. هاوکار لەگەڵ پەسەندکردنی ڕێکەوتنامەی ئاگربەست لەلایەن حەماس و بەرپرسانی دەوڵەتی ئیسرائیل هێرشەکان بۆ سەر غەزە درێژەی هەیە و لە ماوەی 24 سەعاتی ڕابردوودا بەلانی کەم 81 کەس گیانیان لەدەستداوە و بەدەیان فەڵەستینی بریندار بوون. بڕیارە کابینەی ئەمنیەتی دەوڵەتی ئیسرائیل و پەرلەمانی وڵاتە دەنگ لەسەر بڕگەکانی ئەو ڕێکەوتنامەیە بدەن. ئەگەر کابینەی ئەمنیەت و پەرلەمان ڕەزامەندی خۆیان نیشان بدەن لە ڕۆژی یەکشەمەوە ڕێکەوتنامەکە چێتە بواری جێبەجێکردنەوە و ئامادەکاری بۆ ئازادی دیلەکان و بەندکراوانی هەردوولا دەکرێت. سپاس بۆ ئێوە کە تاوە کوێسا لەگەڵمان بوون. گەشتی هەواڵەکانتان پێشکەشکرا. هەر شاد.